سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینرانی بەڕێز لە بەردەم دوکانەکەی بێری خانمین ئەو خانمەی کە لە پارێزگای کەرکووک دەسڕەنگینە و بە خواردنە جیاوازەکانی ناسراوە. ئەمە دوکانەکەیەتی و تایبەتە بە ئامادەکردنی خواردنی جۆرا و جۆر وهروەها تایبەت بە شیرەمەنی. پێکەوە چاوپێکەوتنێکی لەگەڵ ئەنجامەدین بزانین ئەم خاتونە کە ناوی بێریڤانە چۆن دەستی داوەتە ئەم کارەی وەچێ هاوکاری بووە و تا چەند توانیوتی سەرکەوتن بهێنێت لەگەڵ ما بن. سڵاوتان لێ بێت، چۆنن؟ ماندوو نەبن؟ چۆنی خات و بێریڤان؟ باشی سەلامت بیاخوا. وەکو تیمی پلاسفۆر پێمان خۆش بوو چێشخانەکەی بەڕێزت بەسەر بکەینەوە کە جەنابەت وەکو ئافرەتێک لێرە لەگەڵ ژمارێک لەو ئافرەتانەی کە لەگەڵتان کارەکەی. ئەمەوێ دوکانەکەتمان پێ بناسیێنی، خۆتمان پێ بناسیێنی چەندێکە خەریکی ئەم کارەی ئەو خواردنانی ئامادەیەکی چییە، لەسەر داواکاریە، چۆنن و تام و بۆن و چێژیان داواکاریە. بەڵێ ئێمە هەموو خواردنێکمان لەسەر داواکاریە و پێ خۆشحاڵم بە هاتنتان بەخێر بن سەر هەردوو چاوم. بۆ هەموو جۆرە خواردنێ دروستەکەین ئێمە و کادرم هەمووی ئافرەتە بەوەی داواکاری چیان بێ ئەوەکەین. چەندێک کە خەریکی ئەم کاری؟ 5 ساڵە تقریبان 3 ساڵە دوکانم هەیە بەس پێشتر لە ماڵەوە خەریک بوون. پێشتر لە ماڵەوە خەریک بوون؟ بەڵێ. ئەو کاتەش ئیش دەکرد بۆ خەڵک؟ بەڵێ لە ماڵەوە زیاتر بە نانی تیری لە پێشتر نان و شتمە کرد. باسێکی سەرەتاکانم بۆ بکە چۆن دەست پێ کرد دوای چۆن هەنگاوت دوکانت دانا؟ پێشتر لە ماڵەوە نانمە کرد ناڵم پێت کچەکەم زۆر هاوکاری مێکرد لە نان و ئەوەیە یعنی خێزانەکەم بە تایبەتی هەمویان زۆر لەگەلم ئیشەکەن و بە یعنی یا هاوکاری مەکەن. تقریبا 2 ساڵ 3 ساڵێک لە ماڵەوە بووم سێرەکەم یعنی داواکاری خەڵک زیاتر پێویستیانەوەیە ئەڵێن بیکە دوکان هەموو حەزەکەن بێن سەردانم بکەن. دوکانێکم گردەوە تقریبا ساڵ و نیوە ئیشمان لە ناوی کرد بچووک بوو. یعنی ئەوە نامتوانی مەثەلەن ئافرەتێ زیاتر بێنم یارمەتیم بدا. ساڵ و نیوێکشە لەم دوکانم ئەلحەمدوللا ئێستا شوێنەکەم گەورەیە و زۆرش یعنی ئەتوانم ئافرەتش توانم بێنم. چەند کەس لەگەڵتایە؟ ئێستا حالیان 4 دانن. 4 کەس لەگەڵتایە. بەرنامەی گەورەکردنەوەت هەیە کە زیاتر هێشتا فراوانێکی ئەگەر خواسی زیاتری لەسەر؟ وەڵاهی بتەکید حەزەکەم. باشە. باسێکی خواردنەکانم بۆ بکە ئێوە چی ئامادەکەن، خەڵک زیاتر چی داواکە؟ وەڵاهی ئێمە ڕۆژانە کوبەمان هەیە یا پراغمان هەیە، پیتزەمان هەیە، بۆرەکە، کولیچە، یعنی ڕۆژانە ئەو شتانەمان هەیە. زیاتر کامیان سەرفە بێت؟ وەڵاهی هەمویان. هەمووی؟ بەڵێ. کامیان زیاتر پێتەڵێن زۆر بەچێژە؟ یا پراخ. یا پراخ. بۆچی یعنی تایبەتمەندێکی چییە؟ وەڵاهی تر نازانمەوە شتێکی تایبەتە لە ئێمە. خۆت لێزانی ینی؟ ئەکید ئەوە سڕ المهنەیە. سڕ المهنەیە. بەڵێ. زۆر باشە. خواردنەکانی تر بە دەرەجە 2 بە دەرەجە 3 کامیان زیاتر سەرفە بن لای تۆ؟ وەڵاهی کوبە و بڵێن پیتزە ئەمانە ڕۆژانەیەن. هەر ڕۆژانە بە تایبەتی بڵێن بۆنەکانمان هەیە، خواردن بۆنەکانمان هەیە، شاییە بڵێن عیدی میلادە ئەمانە هەموو ڕۆژ هەیمانە. یعنی توانات هەیە بە قەبارێکی گەورەتر بە حەجمی زۆرتر بە ژمارێکی زۆرتر ئامادەیەکی کاتێک داواکەن؟ بەڵێ بتەکید هەیمە هەر خۆشم ڕۆژانە هەیمە مەثەلەن داواکاریم هەیە ئەسڵەن ئەم ڕۆژ داواکاریمان هەیە بۆ عید میلاد و شتە حازرەکەن پیتزە و کولیچە. پیتزە و کولیچەیە. باشە بۆ لە تۆ داوایەکەن مەبەستیان چییە یعنی؟ ئاخرەمە خواردن خۆماڵیە ئەو دقەیە بە گەرمی ئەیبەن وەکەوە نییە مەثەلەن لە ئەفرانەکانەوە تو نازانی هین چەند ڕۆژە ماوە ئەمە بەهۆی خۆیانە چۆن پێویستیان بێ ئەوە بۆیانەکەم. ئێستا خەریکی چین؟ ئێستا پیتزەمان هەیە، کولیچاکەین، بەڵێ، کوبەی برنجمان هەیە، کوبەی بڕۆشمان هەیە. بەڵێ. ئەستا توانێت دەست پێ بکەی باسیشێکی بکەیت زیاتر لە ئەم دروستکردنی ئەم جۆرە خواردنانە گرنگی بە چی ئەدەیت؟ وەڵاهی گرنگی یعنی لە پێش هەمووی گرنگی بە پاک و خاوێنی ئەدەین بە گۆشتی خۆماڵی و دایمەن ئەمە یعنی تام و چێژێکی تایبەتی هەیە چونکە هین ماڵەوەیە وەک ئەوە نییە بڵێن مەطعەم بێ و بەڵێ. ڕۆژانە چەند کاتژمێر لێرە ئیشەکە؟ وەڵاهی لە 8:30 بەیانی تا 7 ئێوارە. هەموو ڕۆژێ؟ هەموو ڕۆژێ بەس جومعەمان نییە. خەڵک چۆن تەڵەبەکە چۆن داواکاریەکە ینی چۆن ئێوەی دەست بکەوێ ناو نیشانتان شوێنتان؟ ئێمە لە شارع قودسین و سەفحەشمان هەیە لە فەیسبوک ژمارە خۆمانی لەسەرە و ئیتر داواکاری دایمەن بە تەلەفۆنێ بەحجز. دوورترین شوێن کە داواکاریان لێت کردبێت لە چۆ داوای؟ وەڵاهی لە بەغداوە تەڵەبیم هەیە لە هەولێرەوە زۆر داواکاریم هەیە بەس تەوسیل ئەو شوێنانم نییە. نەخێر. لە بەرنامەت هەیە؟ وەڵاهی لە بەرنامەم هەیە بەس هێشتا یعنی ئامادەکاریمان نەکردو بەو شتانە. ئەمانە چۆن هێنا چۆن لەگەڵ تۆیان کاریان کرد یەکەم جا قورس نەبوو؟ وەڵاهی تر ئەمانە تقریبا 6 مانگە 7 مانگێکە لەگەڵ من لە پێشە یعنی من داواکاریم کرد لە بڵێن لە سەفحەکەی خۆم وتم من ئافرەتمەوە بۆ یارمەتیدان
ئیتر الحەمدوللا ئەمانە کادر مەضبووتەوە یعنی ئیشیان مەرجەکانت چی بوو؟ وەڵی مەرجمەوە یەکەم جا تیری و کوبە بزانن ئەو مەرجە زۆر بۆ زۆر دوای. سەرەکیە ئاخر هەموو کەس نازانێ ئەو شتە باش ئەمانی زانن الحەمدوللا زانن زۆر باشە ئەم کوبە ڕەنگی جیاوازترە لە کوبەکانی تر آخر ئەمە برنجە برنجە بەڵێ خۆی هەر کوبە برنج نییە نەخێر کوبەی بڕۆشمان هەیە کوبەی پەتاتەمان هەیە کوبەی سەرایمان هەیە باشە حەز بەکامیانە وڵای کوبەی برنجەکە زیاتر برنجەکە بەڵێ ئەڵێن بە برنجی بایعی زیاتر باشترە ئەکید ئەوە برنج بایعەکە بڵێن چێژێکی هەیە و زوو یەکگەگرێ برنجەکەی ئەمانی تر چی پیمەیە بەڵێ ئەوە ئامادەکاریمان حازر کردو بۆ پیتزا بۆ پیتزا بەڵێ زۆر باش ئەمانی تر نانی تیرین خۆتان دروستێکن بەڵێ خۆمان دروستیەکەن ئەوەش چکە شوێنەکەم بچووکە من زیاتر ناتوانم مەسەن لێرە ئەو ئیشانە بکەم اینجا کادرم هەیە مەجموعای ئافرەت لە ماڵەوە ئەو تیری و شتم بۆکەن لە ماڵی خۆیان بۆ مەکەن دێنمە دوکان بەڵێ باش لە ڕووی پاک و خاوێنە خۆت باست کرد زۆر گرنگی با پاک و خاوێنێدی ئەمەوێ زیاتر باسی ئەوم بۆ بکەیت بۆچی زیاتر گرنگی با پاک و خاوێنێدی خەڵک چۆن چاودێری شەکانی تۆکە وەڵی خەڵکەکە زۆر زۆر بەدڵیانە چکە ئەڵێن یعنی یەکەم شت ئافرەتەیکە خۆتە زانی ئافرەت دایمەن پاکترە بێشتەکەی و دوایش ئێمە زۆر زۆر گرنگی بە پاک و خاوێنیە دەین و چکە ئیشی ماڵەوەی ئەمەی من مەطعم نییە من بە داواکاریە ئەوە بێ زیاتر وەکو ماڵ چۆن بۆ ماڵ خۆمەکەم بۆ خەڵکیش بیکەم ئەم ئیشت نەکردە ئیشێکی تر چیتە کرد وەڵی بیدای خەیاتی مەکرد حەزم لە خەیاتی هەیە ئەمەیان تقریبان ظروف دروستی کرد یان حەزی خۆتە وەڵی حەزی خۆمە خۆم هیوایەتە ئاڕۆڵە خەیاتەکە شەکەی وەڵی ئێستا کاتم نییە بەس ئەیکەم هەر بۆ ماڵی خۆمەکەم ئێستش بەس کاتم زۆر زۆر کەمە چکە من لە بەیانی دەرەچم تا ئێوارەکە ئەگەڕشم وڵە تااقتم نامێنێ بەڕاستی بیریبان باسێکی خواردنی کوردەواریم بۆ بکە خواردنی کوردەواری ئەەکەی تۆ بەڵێ ئەەکەم وەکو قازە بڵێن لە شیش بێ مەسەرن داواکەریم هەبێ ئەیکام ئێوە یاپراغ هەر کوردەواریە کوبێ هەر کوردەواری ئەوانە وڵی من نازانم بەڕاستیستە هیچم لەبیر نییە بەس چیان داوا کردووە یعنی کردومە بۆیان یادگارێکم بۆ باز بکە لە خلالی ئیشکردن تا بۆ دروست بوو بێ تامی خواردنێک چوزانم ئەوانەی کە هاتوونەتە ئێرە شتیان لێت کڕیوە یادگارێکم بۆ باز کە خۆش بێ ناخۆش بێ شڵام و یادگارەکانشت خۆش وڵی خۆشن بەس یادگاریەکمەیە زۆر زۆر هیلاک بووم ئەوەیان یەکەم جار بوو کە تەڵەبێم هەبوو 500 نان تیریم هەبوو زۆر زۆر هیلاک بووین خۆم ئەو کاتە کادریش منە بوو هەر خۆم و ناڵەکانم بووین لە 5 بەیانی دەستم پێکرد بۆ 5 ئێوارە تر ئێوارەوەم لێ هات هەمومان کەوتین تر تەواو تااقەتم نەما جا ئەو یادگارە قەت لەبیرم ناچێت چکە زۆر زۆر ماندوو بووین پێوە هەم خۆشیش بووم ناخۆشیش بوو چکە بیدایە بوو زۆریش ماندوو بووین پێوە نستوان نەوەڵا نەبەخوا لە دڵم نات من زۆر حەزمە ئیشەکەم زۆر خۆشەوێ لای کولیچەکە جێبیڵی بۆ ئەوان بەڵێ تۆ لێرە کولیچە شەکەی زیاتر ئیشی شیرەمەنی ئەوانە شەکەی ئەم کولیچەیە زیاتر خورمان گوێزن چینەمان وەڵاهی ئەمەیان گوێزە ئەوەیان گوێزل هەندە ئەوەشیان خورمایە چکە من تەڵەبیەکەم ئەمڕۆ لەسەر خورما و گوێزە والله بە شوێکی فراوان ئیش لەوە ئەنواعم هەیە وەکو کلیچەم هەیە کێکم هەیە نەوع کولیچەی بە تەنورەی کام فەتائرم هەیە پاقلەوە گەرەیان بیانەوە ئەیکەم یعنی هەموو نەوعێک هاتوبیریڤان هەموو ئافرەت ئەتوانێ هەوڵ بدا خۆی فێری ئەم ئیشە بکە دەست ڕەنگین بێ یا نامە بەهرەیەک هەموو کەسێ ناتوان هەموو کەس ئەتوانێ هەموو کەس ئەگەر ئیرادەت بێ ئەتوانی ئیرادەکەی تۆ لە چیوە دروست وەڵاهی من پێتەڵم هەر حەز بوو هەر خۆم حەزەکەم لەو شتە و حەزم لە هیلاکێ زیاتر بەڵێ بەس مرەبا و تورشیات ئەو شتانە شەکەین تورشیات شەیە بەڵێ هایمە ئێستا شەیە ئەکید هەیە ئەمەیە ئەوە مرەبایە مرابای چێمە ئەوە مرەبای باینجان و مرەبای هەنجیرە مربای باینجان بەڵێ هەیە خەڵک داوایەکان داوایەکە دروستکردنەکەی ئاسانە قورسە وەڵ ئاسانە شتێوانە نازم لای من ئاسانە لای تو ئاسانە یا لای خەڵک وەڵاهی نازانم ئاسانە سەلامت ئەم خواردنانی کە ئامادەیەکی چۆن کاتت پێویستە تاتەوایە وڵی هەر خواردنێک و کات خۆی هەیە مثلەن کولیچە تقریبا 2 ساعاتێکە خایانێ پیتزە هەر عینەن چکە هەویرەکەکە تا بتورشێت کوبەکەی تا برنج دروستەکەی قیمە دروستەکەی هەموو شتێ یعنی کات خۆی هەیە نیازی چیت هەیە بۆ داهاتوو واللهی نیازم هەیە ئیشەڵا بیکەمە مەطعام مەطعمێکی گەورە بەڵێ ئەو دەقەیە ئامادە بێ و ئەکید هیوایەتمە یعنی ئەوە بیکەمە مەطعامێ هەمووشی کادرم بێتە ئافرەت
بەڵێ خەڵک ینی زۆر جار کە ئیش دەسەداتە ئیشێکی وە ئەڵێ پێویستیم بە هاوکاری حکوومەتە تو ئەو قسەیاڵی وەڵی نەم بڵێم چی خۆی هەموو کەس هاوکاری ئەوێ بزەبت منیش ئەگەر هاوکاریم هەبووە ئێستا زووتر مەطعەمم کردبوو چکە من 5 ساڵە ئەم ئیشاکەم بەڕاستی ینی هەموو شتێ مەطعەم بە ئاسانی ناکرێت کاتی ماڵەوەتی نەگرتووە کاتی استراحەتت طبعا گردوێت وەڵی هەر نایان بینم بەڕاستی فرنەکە زیاتر بۆ چی بەکاردێنی وەڵی بۆ هەموو خواردنێ بەکاری دێنمەوە بۆ شرینیە بڵێن بۆ کولیچەیە بۆ پیتزەیە فەتائرە تەڵەبیە قوزیم ئەبێت ینی بۆ گۆشتە بۆ مریشکە زۆر سەلامت زۆر سپاس دەکەم خات و بێریڤان ماندوو نەبی هیوادارم کە سەرکەوتوبی لە بوارەکی خۆتاوە ڕۆژێ راپۆرتێکی دیکە لەسەر بکەین کە لە دوکانێکی گەورەتر و شوێنێکی باشتر کە بەدڵی خۆت ئینشاءالله سەلامت بی مەمنونم سپاس دەکەم پێچێ زۆر بەتان بێ زۆر جوان دروست کراوە و لە ڕووی قەبارەشەوە بچووکە زۆر زۆر بەتام دەشی ساغ بێ خات و بێریڤان ماندوو بوو ئەم خوانەی بۆمان ڕازانەوە لە پای ئەوەی کە راپۆرتەکەمان لەگەڵی ئامادە کردووە هەراوەدان بێ